100 150 هەڵبژێرە 100 هەتا 100,000 لۆت هێشتی هەڵگری بەدڵی خۆت ئەگەر بووە 101,000 تێپەڕی دێ لە 100 شتەکان هەم ڕەفز دەبتەوە خوار 100 بوو چت هەڵگرتە دیێ بە 30 سانیەت هەیە 3 2 1 دەست پێ بکە بەکەیفی خۆت بەکەیف کوڕەکەی شارەزایە کوڕەکەیەوە دەست دەداتێ مشکلە نیە با کوڕەکە یارمەتیت بدە بەس بە خۆش لەگەڵی بە باشە 10 سانیە 11 12 ئەوە کوڕەکەی زۆر بە ئیسراحەت دەیەوێت بزەبت چی پێویستەوەی هەڵگری ئاگدار بە ببتە سەر و سەد ڕەفز دەبتەوە هیچی نامینێتەوە باشە 25 26 3 سانیەت مای ئاگدار بە 29 30 تا وەرە 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 بابزانین طبعاً ئەوە شتەچی دیکەشی هەڵگرت دایناوە یەک کیبۆردی ڕێدراگۆنی کۆمبۆی ڕایلۆ سعرەکەی 65,000 پێویست ناکات لە سیستەمی بدەین ئەوە بووە دیاری ئاریگەیمینگ زۆر سپاس هەیە لە بۆ ئاریگەیمینگ بەڕاستی کوچەکان زۆر کوالتیان بەرزە جێگای دەستخۆشی دێرمە زۆر شوێن کەش گەڕاوین بەڵام کە دیتن بەڕاستی تایبەت لە خزمەت داین زۆر بەخێر بێن و خۆشەویستە بە کوالتیەکانتان زۆر قوربانی بەخێر بێن لە بۆ ئاریگەیمینگ